وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بەوە داوە لە بڵاوکراوێکدا کە بەم زوانە دەست دەکرێت بە قۆناغی دووەمی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا. ئەمە لە کاتێکدا یارێمی کوردستان هێشتا بەشێکی زۆری هاوڵاتیان نەوتی سپیان بەسەردا دابەش نەکراوە لە کاتێکدا کە جەوەکەی سارد و سەرمایەکی زەختە و زستانێکی زۆر سەخت بەڕێگاوەیە. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت یاریمی کوردستان ڕایگەیاندووە تاوەکو ئێستا 700,000 خێزان سوودمەند بوون لە دابەشکردنی نەوتی سپی، بەڵام تاوەکو ئێستاش 415,000 خێزان هەیە کە لە نەوتی سپی بێبەشن و تاوەکو ئێستا ماڵەکانیان بە سارد و سڕی ماوەتەوە. لەگەڵەوەی کە وەرزەکە سەرمایەکی بەهێزە، بەڵام دابەش نەکردنی نەوتی سپی ئاستەنجی و بارگرانێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردو. بەدەر لەوەش تەنها کێشەکە دابەشکردنی نەوتی سپی نییە، بەڵکو بەراورد بە عێراق نرخی ئەو نەوتە سپێکە دابەش دەکرێت هاوڵاتیان دەڵێن زۆر جار 2 هێندە بۆ 3 هێندە زیاترە لە نرخەکەی. ئەمەش بە جۆرە لە جۆرەکان جارێکی دیکە بارگرانی بۆ گیرفان و ژووری گەرمی هاوڵاتیان دروست کردووە و لەم سەرمایەدا وای کردووە کە هاوڵاتیان نەتوانن وەکو پێویست ماڵەکانیان گەرم بکەنەوە.